هەرێمی بادن-وێرتێمبێرگی ئەڵمانیا لە بڕیارێکی مێژوویدا 95 ملیۆن ئەورۆی بۆ چارەسەری پزیشکی و دەرونی کوردانی ڕزگاربووی ژێردەستی داعش تەرخان کردووە و بڕیارە زیاتر لە 1000 ژن و منداڵی کوردی ئێزیدی وەربگرێت. ئێرە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی بادن-وێرتێمبێرگە لێرە ئەو بڕیارە درا لە پرۆژێکی تایبەتدا ئەو ژن و منداڵ و کچە کوردە ئێزیدیانی لە دەستی داعش ڕزگاریان بووە بهێنرێن بۆ ئەڵمانیا و لێرە چارەسەری دەرونیان بۆ بکرێت. جگە لە چارەسەری دەرونی مانایەکی دیکەی ژیانیان پێ ببەخشرێت. هەروەها لەگەڵ هاتنیان بۆ ئێرە مافی 2 ساڵ مانەوەیان پێدەدرێت و ئەگەر خۆشیان خواستیان ئەوا دەتوانن مافی پەنابەری هەمیشەیی وەربگرن. لە مانگی سێوە تا ئێستا لەسەر داوای حکوومەتی هەرێمی کوردستان 253 ژن و منداڵی کوردی ئێزیدی هێنراونەتە ئەم هەرێمە و بڕیارە تا مانگی سێپتەمبەر 800 ژن و منداڵی دیکە وەربگرن. پرۆسەی چارەسەری و گەڕانەوە بۆ ژیانی ڕزگاربووەکان دەستی پێکردووە، بەڵام لەلای ئەوان و سەرپەرشتی پرۆژەکە مەترسیەکان نەڕوێندراون، هەر بۆیە ڕێگەیان نەدا وێنەیان بگیرێت. ئەو ژن و منداڵانەی کە ڕوبەڕووی دەستدرێژی بوونەتەوە لەلایەن داعشەوە کە سەدانەوەتی ژنی ئێزیدین ئەوانەمان هەڵبژارد کە ناتوانرێت لە کوردستان چارەسەریان بکرێت. لێرە هەموو توانای خۆمان دەخینە کار بۆ ئەوەی بتوانین هاوکار بین لە چارەسەرکردنی ئەو ژن و منداڵانە بۆ ئەوەی بتوانن جارێکی دیکە دەست بە ژیان بکەنەوە. سەرپرشتی تایبەتی پرۆژەکە لە ئاس هەندێک کەیس زمانی دەگیرێت. ئەو ناتوانێت هیچ پێناسەیەک بۆ ئەو کردەوانی داعش بکات. ئەوەی ئێمە لە درێژایی ئەو پرۆژەیە بۆمان ئاشکرا بووە ئەوەیە کە زۆربەی ژن و منداڵن کە ڕوبەڕووی دەستدرێژی و توندوتیژی لێدان و تەعەدابوونەتەوە. منداڵترین قوربانی کچێکی تەمەن 8 ساڵە. ئەو کاتەیەک کچەمان دۆزیەوە و هێنامان بۆ ئێرە ساتەکانی بەردەستی داعشی دێتەوە بەرچاو بۆ هەر جادەیەک دەچێت دەنگێکی بڵندێت دەترسێت بکەوێتە دەستی داعش. پرۆفیسۆر دکتۆر ئیلهان کزڵهان پرۆفیسۆری دەروونناسە و ئەمیش بەرپرسی تیمی پزیشکی ئەم پرۆژەیە خۆی ئەو ژن و منداڵ و کچانە دەبینێت و راپۆرتیان لەسەر دەنووسێت و لەگەڵ دکتۆر بلومەر بڕیار دەدەن کێ لەو ژن و منداڵانە دەهێنرێن بۆ ئەڵمانیا. وجمە باوەڕ بکەن ئەو چیرۆکێک وژمەڕە دەبێژن نەوسە هێسانن زارۆکێکی 8 ساڵی ژن کەچکەکە 11 ساڵی و 8 جارە 10 جارە زەوجاندنە ئان دەستدرێژی کردنە. پرۆفیسۆر دکتۆر ئیلهان کزڵهان دەڵێ کارەساتەکان ئەوەندە تراژیدین کە زۆربەی ئەو ژن و کچانە دەخوازن کۆتایی بە ژیانی خۆیان بهێنن. Ez bi xwe şademe ku teqrîben 20 van keçên ku reviyayine xwe kuştine. Yani ew keç ku em li wir nebîn em neynin dermanekin xwe bikuşin. ئەم کچە تەمەنی 7 ساڵە و یەکێکە لەوانی کە چەندین جار هەوڵی خۆکوشتنی داوە نزیکەی 11 جار فرۆشتراوە. ئێستا لە ئەڵمانیایە و لێرە لەژێر چاودێری پزیشکیدایە. زۆربەیان شایەت حاڵن هەر بۆیە حکوومەتی ئەڵمانیا بە تایبەتی هەرێمی بادن-وێرتێمبێرگ زۆر پاراستونی و شوێنی تایبەتی بۆ دروست کردوون. ئەسفرۆتم یەکی عێراقی بوو تقریبا 20 ڕۆژە ماڵاوی دەما گەلێک نەخۆشی ملی ماڵی دەدیتن دادن بتکرێن ڕۆژاتی گۆزتا فرۆشم بۆ پەگیر بێ ماڵی ناویاتی مڕازەوجی گۆزتا نازەوجی مەگەدە چاوکری ئەسفرۆتم یەکی ئەشنەبی ئەشنەبی هاتە ساعت هەفتە شێوێ بوو وەسکەڕیم سێکەڕیم ویژیز بنەماڵاخۆ. پێش ئەوەی بهێنرێن بۆ ئەڵمانیا ئەو ژن و منداڵ و کچانە لەگەڵ تیمێکی ئەڵمانی دەچن بۆ لالش. بابە شێخی ئێزیدی لە بەردەم 7 کەسدا هەمویان پیرۆز دەکات وەک بەشێک لە جباکی ئێزیدی قبوڵیان دەکاتەوە. هەر 253 ڕزگاربووەکە بە فڕۆکەی تایبەت لە هەولێرەوە هێنراون بۆ هەرێمی بادن-وێرتێمبێرگ. لێرە 24 کاژێر لەژێر چاودێری پزیشک و پسپۆری کۆمەڵناس و کەسانی شارەزاییدان. هەنێم دوی خەوناوان دروست بکەن نواندناوان ڕازاندناوان دێم دروست بکەن دوێم کاربن وێتەر سێژ لێوان دەرخن و باوەریەکە نوک و حەقیق هەیە بژین. پێشی هەفتێن 1 2 3 دوێ هینی جیە خۆ ببن. هێدی دێم وانشینە جەم دکتۆر دایاگنۆستیک چێتکن دەرمان ئیلاج شوانە لازم بە و پشتڕەژی دکتۆرێکی نەفسی هەفتێ 2 جار ئان 3 جار گۆری حەوجەبوونەوەنە هەر کەس نەحەوجەنە هەنێک حەوجەنێک و حەوجە بە دەست بە ئاخافتنە سایکۆتەراپی بکەن. هەرێمەکانی دیکەی ئەڵمانیاش کاتێک گوێبیستی ئەم پرۆژەیە بوون ئێستا دەیانەوێت بەشداری لەم پرۆژەیە بکەن. ئاڵاشاڵی ڕوودا و ئەڵمانیا